دایکم حەزەکەم یارمەتی دایکم بم. كجورب حذا جنب ما دكتوري داس انت لبعثنا دكتوري كان كم هم ما وصل كان فوش بوه من يعني كرجة تعلق. فقراتني كناڵی پەیامەکەم یا خەڵقی لەسەر چاو وڵی ئێمە لەم لە باخچەیشتەوەکو لەم پێشەنگایە هەدەفێکمان هەیە هەدەفەکەمان ئەوەیە چەند بەشێکمان کردوتەوە لە هەموو بەشەکانە هەرێکە و شتێکی زۆر گەورە لە پشت بەشەکانەوە هەیە یەکێک لەوانە بڵین بەشەکانی کە من سەرپەرشتی نەکردووە بەشی گوڵفرۆشتی تایە خۆشەویستی ژینگەی تایە بۆ لە بەشی کولتوری تایە کە مناڵ لە کولتوری خۆی دەرنەچێت ئەو مناڵەکەمان هەر ئاشنای بە کولتوری کوردەواری بەشی خشتێکی تایە ئەمەکە لەوانەکەی خۆیان هەیە بیناسازی ئەم شتانە کە لای مناڵ خۆشەویستی بکەیت اینجا بەشەکەی خۆم بەشی پزیشکی دیدانم کردوتەوە وەکو بڵین خۆشەویستکردنی چۆن بڵێ ینی مناڵ ترسی نەمێنێ لە دانیشتن لە دان پڕکردنەوە بۆ نمونە یان فێری دانیشتنی کە یا بۆ نمونە ئەو شتانی کە زەرەری هەیە بۆ دانی وەکو شیرینی و جبس ئەو شتانە کە کەمی کاتۆ لێرە ئەگەر یعنی بەتەواوی پێشی قەتع نەکەی هەر کەمی کاتۆ خواردنی ئەو شتانە بتوانێت شتەکەن دروستەکان بکات.